لە گۆرانی بێژی گعدەوە بۆ پەرلەمان، لە پەرلەمانەوە بۆ گعدە و بەیت و بالۆرە. برادەران ناگادار بکەنەوە لە گردەکە سیاست بکەن و لە لەندەن و پاریس گعدە و دەگە و ڕەقس. ئەمە چیرۆکی پەرلەمانتارەیە کە بە قورئان و پیرۆزیەکانی وڵات سوێندی خوارد خزمەتی گەلێ کورد بکات، دژی گەندەڵی و نادایی بێت، ڕۆبەڕووی خراپەکارەکانیان بێتەوە و کەچیت بە گعدە و گۆرانی و دەگە و ڕەقسەوە دەرکەوت. گۆرانی ئینجیبات لەژێر پردەکە و دارە سوتاوەکەوە بۆ پەرلەمان و لەوێشەوە بۆ لەندەن. دوایەوەی بزوتنەوەی گۆڕان پەیوەندی پێوە دەکات و داوای لێ دەکات کاندیدی بکەن بۆ پەرلەمانی کوردستان، هیچ خۆی تێک نادات و مایکەکەی فرە دەدات و دێتە گردەکە و لە پشت سەرۆکەکەیانەوە دەوەستێت، وەگەوەی 1 سەعاتیش بەندی نەوتوێت، وەک سیاسیەک خۆی دەردەخات. سەرنجام بە دەنجی خەڵکی ڕەشوڕوت دەبێتە ئەندامی پەرلەمان، بە پێی و بەڵگانەی لە پەرلەمانی کوردستانەوە دەستکەوتون. ئینجیبات لە پەرلەمانیش هەر خەریکی گۆرانی و دەگە و ڕەقس و کەیف و خۆشی بووە، تەنانەت 1 جاریش قسەی لەسەر مافی خەڵک نەکردووە، 1 جاری جۆبەڵێنانە و ئەو سوێندانەی کە خواردووینی نەک جێبەجێ نەکردوون، بەڵکو هەربیریشی نەماون. ئەو خۆی دەڵێت لە وڵاتەکە بێزارە و حەزی بە کاری سیاسی نییە، ئێستا لە لەندەنەوە گۆرانی و گعدە دەکات. خۆی قسە بۆ میدیاکان دەکات و دەڵێت لە ڕاستیدا بۆیە لەگەر پەرلەمانتارەکانی هاوڕێی چوە بۆ لەندەن بۆ ئەوەی ڤیزە وەربگرێت و کەمێک کەیف و سەفا بکات. پرسیارە گرنگەکە لێرەیە، ئەرێ بزوتنەوەی گۆڕان تۆ کە دژی نائەدالەتی کار دەکەیت، چۆن گۆرانی بێژێک و گعدە چیەک دەبەنە پەرلەمان؟ دوایی لە لەندەنەوە بە گۆرانی و سەفا و خۆشی بگەڕێتەوە بۆتان. ئەرێ کاکە چۆن دەبێت بە دەنجی خەڵک بچیتە پەرلەمان، 1 قسە لەسەر پەرلەمان نەکەیت، هەر خەریکی گۆرانی و دەگە و ڕەقس بیت، لە لەندەنەوە پەیام بنێریت و بڵێیت قوربان من هەر لۆتیم و هەر لۆتیش دەبم.